پۆستی شەو زانیاری شیکەر و بەدوادە چوون. پۆستی شەو هەموو شەوان لە دەنگلی کوردستانەوە. شەوتان باش گوێگرانی عەزیز و خۆشەویستی هێزگەی دەنگی گەلی کوردستان، خۆشحاڵین ئەم شەویش لە ستیۆدیۆی دەنگی گەلی کوردستان بە یارمەتی هاوکارم کارزان محەممەد لە کۆنتڕۆڵ دەینە خزمەتان بۆ گفتوگۆ و توێژ دەرباری دوپێشات و گۆڕانکاریەکانی پرۆسی سیاسی و ئەمنی لە عێراق. وەک هەموو لە یاگاکەدارن ئێستا عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی بۆتە یەکێک لە ڕووداوەگەرمەکانی ناوچەکە و جیهان و بەردەوام ڕۆژنامە و گۆڤار و سایت و کەناڵەکانی ڕاگەیاندن هەواڵ و راپۆرتی لەسەر دروست دەکەن. ئەویش مەسەلەی هەرێمی کوردستانە بە تایبەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزی پێشمەرگی کوردستان و ڕوبەڕووبوونی چەکدارانی داعشی تیۆریست. ئەم پرسیارانەوە چەند پرسیارێکی تر هەوڵ دەدەین لەسەر عێراق لە ڕێز و خۆشەویستیەوە. میوانداری سەیدا هۆزان عەفرینی چاودێری سیاسی بگین. سەیدا زۆر سوپاسی ئامادەبوون دەکەین. حەزەکەین وەکو جەنابەت ئەم هێزی پێشمەرگی کوردستان کە ڕۆژنامەکانی گاردیان و واشنتن پۆستی ئەمریکی لۆ فیگاڕۆی فەڕەنسی زۆربەی ڕۆژنامەکانی دیریشپێگەڵی ئەڵمانی و زۆربەی یعنی زۆربەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ستایش هێزی پێشمەرگی کوردستانەکەن. بەڵای تۆ بۆچی ئایا پێشتر نەیانزانی هێزی پێشمەرگی کوردستان و شەڕەکە؟ ئەمە پرسیارێکی تریش ئایا هێنانی ئەو چەکە زۆری کە بڕیاریان ناوەیەکی وڵاتانی یەکێتی ئەوروپا و ئەمریکا بۆ هەرێمی کوردستان هەندێک پیان وایە سەیان سوڕماوە کە حکوومەتی مالیکی تا ئێستا لەمای 8 ساڵەیە چەکی نیا پێشمەرگە. ئەم پێشاتانە چۆن نەبینی؟ زۆر سپاس. سەبارەت بە مەسلەی پێشمەرگە بڕاستی گەلی کورد خۆی لە مێژووی خۆیدا هەر لە لای عسکەری زۆر بە قووەت بووە و بە هیچ شێوایی یعنی شکست لە ڕووی عسکەریەوە نەبینیەوە، تەنها لە ڕووی دیپلۆماسی و سیاسیەوە هەمیشە بینیەوە. بۆیە یعنی ئەمڕۆ ئەوروپاش و ئەمریکا و هەموو وڵاتانی کە ئەمڕۆ ستایشی ڕۆلی پێشمەرگە ئەکەن لەبەرەوەی بڕاستی هێزەکانی عێراقی وەکو کە دەوڵەتێک بوو وەکو ئەوەندە هێزی هەبوو ناتوانی 24 ساعت خۆی لە بەرامبەر ئێرەشەکانی داعش ڕابگرتە. بەڵام پێشمەرگەی کوردستان و خەڵکی کوردستان ئەمڕۆ توانیانە تا ئێستا بەرەنگاری لە نەوچەکانی خۆیان بکەن و بەرگری لە سەنگەرەکانی خۆیان بکەن. هەرچەندە لە هەندێک شوێن وەکو پاشەکشەیان کردووە، بەڵام ئەمڕۆ ئێمە دەبینن جارێکی دیکە ئەو شوێنانە ڕزگار دەکەن و گەرنەوە ئەو شوێنانە. بۆیە یعنی پێشمەرگەی کوردستان خۆی هەر کەسی وازانی کە ئەوەندە ساڵ شەر نیان کردووە لەوەنێ ئەوەش وەکو هێزی عێراقی بەو شێوایی بەرهەنگەری لایەنێ ئێرشەکار نەکن، بەڵام لە ڕاستیدا لەواقعدا یەکەیتی گەلی کورد، یەکڕێزی گەلی کورد و هاتنی هێزەکانی گەریلا و یەپەگە لەگەڵ پێشمەرگە هێزێکی گەورەی کورد نیشاندا و ئەمە من ئەڵێم ئەف سەرکەفتنی پێشمەرگە ئەوەیە کە یەکبوونی ڕێزەکانی گەلی کوردە بەرامبەری تەروریستەکان ئەوە هەنگاوی هەری گەورە بوو. بەڵێ حەزەکەین بزانین ئەمە دەربارەی وەڵامی و پرسیاری کە وڵاتانی یەکێتی ئەوروپا و وڵاتانی ئەمریکا بەو شێوەیە هاوکاری هەرێمی کوردستانەکەن. لەم ڕوانگەیە وڵاتێکی زلهێزی ناوچەکە رووسیا تا ڕادەیەک بێدەنگە هەرچەنە چەندین جا تەکیدی کردوتەوە یەکەم کەس بوو کە پشتیوانی نوری مالکی سەرگۆزینی ڕابردووی کرد بۆ ڕوبەڕووبوونی تیرۆریستان. بۆچی لە هەرێمی کوردستانت ئەو دەنگە کەمە؟ هەنی هاوکاری رووسیا بۆ هەرێمی کوردستان ڕاستەوخۆ خۆی پێشترژی رووسیا وعدی بە سەرۆکی هەرێمە کە هاوکاری بکەن لە ڕووی چەکەوە لە ڕووی هەموو لایەکیوە، بەڵام لەم دوایە خودن ئەگادارن ینی ناکۆکیە کە لە نێوان جەمسەری ئەمریکا و جەمسەری رووسیا. ئەمڕۆژ کە ئەمریکا خۆی یەکەمین پێشاندا بوو هاوکاری کورد و ئەڵمانیا بە هەمان شێوە، ئەمە رووسیا لە عادەتی خۆیەتی ئەوێ خۆی قسەی خۆی هەبێ، ئەوێ هەر خۆی وەکو ڕقەبەر پێشامەدەی لە بەرامبەری سیاسەتەکانی ئەوروپا و ئەمریکا. بۆیە رووسیا خۆی وەکو پاشەکشە یاخود وەکو بێدەنگیەک پێشان دەدێ. بەڵام من پێم وایە لە ئەنجامدا
رووسیا نابێ خۆی لە کورد دوور بخێتەوە لەبەر ئەوەی سیاسەتی رووسیا ئەمڕۆ لە هەرێمی کوردستان خۆی پەیوەندی خۆشەیە کورد هەتا ئێستا کورد دژایەتی رووسیای نەکردووە هەرچەندە رووسیا لە هەندێک شت بێدەنگ بووە لە بێ هەڵوێست بووە لە بەرەمبەری هێرشەکانی لەسەر کورد بەڵام پێم وایە لایەنی کوردی لایەنی سیاسی کوردی پێیان خۆشە پەیوەندیەکان لەگەڵ رووسیا بەردەوام بن و لەگەڵ وڵاتانی دیکەش لەبەرەوەی ئێمە وەکو کورد کاریگەری هاتنە سەرخەتی رووسیا بۆ هەرێمی کوردستان و دۆستەکە چییە؟ خۆی ئەتوانەوە ئەوە بڵێم لەبەرەوەی رووسیا پەیوەندی لەگەڵ ئیران زۆر بۆ هێزە زۆر بخۆشە لەگەڵ هەندی لایەنی شیعی عێراقی بە هەمان شێوە بۆیە یعنی رووسیا ئەتوانێت ڕۆڵێکی خۆی ببینێ بۆ ئەوەی کە لە نێوان ئیران و لە نێوان هێزە عێراقیەکانی سەر بە ئیرانەوە بتوانە بن نزیکبوونەوە ناوبێژویان بکەن بتوانە بن هاوکاری یعنی بەو شێوایی بۆ ئەوەی کە ئەو ناکوکیانە زیاتر قۆڵ نەبنەوە یعنی رووسیا ئەتوانێت بەو شێوایی ڕۆڵی خۆی ببینێ لەگەڵ هەرێمی کوردستان بەڵێ بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستان پێشتر بەڕێزی باشتر ئاگاداری رووسیا ڕۆڵی یعنی ئەزموونی هەبووە لە بەرەنگاربوونی تیرۆر بەتایبەتی لە چیچان و ناوچانە بۆ ناوچانەی کە سروشتی ئەم هێزانە لە یەکتر دەچن ئەتوانێت ئەزموونی تیرۆری رووسیا بۆ هەرێمی کوردستان عێراق بگوێزرێتەوە؟ خۆی ئەگەر رووسیا هەماهەنگی لەگەڵ لایەنیەکانی دیکەی نێودەوڵەتی بکات ئەتوانێت بەڵام ئەگەر رووسیا تەنها هەر خۆی پێشان بدە لە مەیدانی ساحەی ئێسەی کە لە هەرێمی کوردستان و عێراق و ئەمانە هەیە ئەو ڕەوشە من پێم وایە زەحمەتە ئەگەر رووسیا هەر خۆی تەنها خۆی لە ساحەکە پێشان بدێ بۆیە ئەبێ رووسیا لەگەڵ لایەنی پەیوەندیدار بتایبەت لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندی خۆشتر بکە بەهێزتر بکە و هەروەها لە ڕووی چەک لە ڕووی سیاسی لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی لە هەموو لایەک ئەبێ رووسیا وەکو وعدی کەیا بە سەرۆکی هەرێمی کوردستان ئەبێ بەو شێوای نزیک ببێ هەروەها رووسیا وەکو چۆن کە یەکەمین لایەن بوو شەرمەزارکردنی قەتیعەمەکانی کە داعش لە دژی تەلعران و تەلحاسن لە ڕۆژاوای کوردستانی کرد پار بە هەمان شێوە پێمان وایە رووسیا ئەتوانێ خاوەنی ڕۆڵ بێ لێرەش بە هەمان شێوە یانی لە دژی جەکدەرانی داعش خۆی رووسیا لە ڕۆژاوای کوردستان هەڵوێستی هەبوو لە دژی داعش بەڵام پێم وایە لێرە ئەگەر هەڵوێش بێدەنگ بێ بەڵام پێم وایە مەسلەی تەوازونی سیاسی و مەساڵح بەرژەوەندەکانی هەرێمی و سیاسی ئەوە ئەبێ بە هۆکارەکە بەڵێ چەندە لە بەشێکی بەرنامە قسەکانتە لەسەر بەرنامەکە ئەماژۆ پێکرد ئێستا عنی چاودێرانی سیاسی لە هەرێمی کوردستان عێراق ناوچەکە عنی ستایشی هەڵوێستی یەکەن ئەم یەکەم جارە هێزی پێشمەرگە و پەکە و یەپەکە و زۆربەی پارچەکانی کوردستان لە شەڕی داعش خوێنەوەی بەڕێستان چیە بۆم ڕۆژە؟ هەنی خوێندنەوەی بەڕێستە هەر چوار پارچەی کوردستانیشی بتووە پێم وایە لەم دوایە بڕاستی یەکڕێژی گەلی کورد یەک کوتاری سیاسی گەلی کورد نزیکبوونەوەی گەلی کورد ئەوە جێگەی ستایش بوو ئەوە جێگەی باوەری خەڵکی عالەم دنیا بوو چونکە ئەمریکا و هەموو وڵاتان هەمیشە دەیانگوتن ئەبێ کورد یەک بێ کورد یەک بگرێت تا ئێمە بتوانن بن هەوکار بن هاریکار بن بەڵام ئەمڕۆ کە دەبینن کوردەکانی باکوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی کوردستان هەر چۆپارچەی کوردستان هێزەکانیان ئەمڕۆ لە لالشن ئەمڕۆ لە شنگالن ئەمڕۆ لە خانەقین و لەو نەوچارانە ئەمڕۆ لە مەخمورن ئەمڕۆ لە نزیکی سەدی مۆسڵن ئەمانە پێم وایە ئەمە وای لە عالەم کرد کە عالەم نەچار بێ ڕێز بوو کورد بگرێ و بچاوێکی گەورە لە کورد تەماشا بکێ بەڵام بەداخەوە هەندی لایەنی کوردی هەیە هەندی بناوی کورد یعنی هەندی کەناڵەکان بڕاستی بناوی کورد هەیە کە ئێمەش بڕاستی نزیکبوونەوەی ئەو کەناڵانە شەرمەزار دەکەن و بەتایبەت ینی نزانم ینی حەز ناکەم ناوەکان بڵێم بەڵام ئاشکەرانە ناوەکان ینی ئاشکەرا پیلانی کورد پیلانی پێشمەرگە پیلانی هێزەکانی کوردی لە دژی داعش ئاشکرا دەکەن یعنی بۆ نمونە ئەڵێ بەیانی فلان سەعەت هێزێکی گەورە ئەوە لە فلان قۆلەوە لە فلان شوێنەوە ئێرشی سەر مڵکەکانی داعش دەکەن یعنی ئاگاداری داعش دەکەن ئەڵێ داعشەکان ئاگاداری خۆتان پێشمەرگە و گەریلا و یەپەکیان بۆ سەرێوە یعنی ئەمە نابی کەناڵێکی کوردی بەو شێوەیە پیلانەکانی شەر پێشکەش بکەن لە یاسای عسکەری لە استراتیژی عسکەری ئەم شتە مەترسیە ئەوەی کە ئاشکرا بکەیت ئیعدامە
بۆ ئەو کەسێکە پیلانەکانی شەڕی خۆی بوو نێران سەرباسیە بەڵام بداخەوە کەناڵەکانی ئێمە کە خۆیان کەناڵی زۆر بە گەورە نیشان دەدەن و زۆر بە سەربەخۆ نیشاندن بەڵام ئێمە تەماشا دەکەن ئەڵێن داعش ئەوە هێرە پێشمەرگە ئەوە هێرش دەکەی پێشمەرگە لەوێەوە دەکەی یعنی پیلانەکانی مخەتەتی عملیاتی ئۆپەراسیۆنی پێشمەرگە هەموو ئاشکارا دەکەن بۆ ئاشکارە بوو داعش ئەمە زۆر مەتەرسیدارە بۆیە ئێمە طبعا زۆر ڕەوشنبیران داوا لە سەرۆکەتی هەریمان کردووە کە هەندێک کەناڵ بەو شێوایی هەوڵ بدەن ڕێگە نەدەن بەو کەناڵانە کە بەو شێوایی جۆمجۆڵیان هەبێ یعنی بۆیە لەبەرەوەی تا ئێستا ئەم هێزانی کوردستانی کە هاتوونە بەڕاستی بجانفیدایی شەڕ دەکەن لە دژی داعش و نەهێڵن داعش خاکی کوردستان پیش بکە و داگیر بکە بەڵام بەداخەوە ئەو کەناڵانە ئەیوێن بەو شێوەی بکەن تکایە دەکەم لە هەموو ڕێوەبەرانی ئەو کەناڵانە کە هەوڵ بدەن چارەسەریک بدۆزنەوە بوو ئەو کەسانی کە ئەو خەلەلی دروستەکە لەنەوە کەناڵەکە لە ڕووی سەربازی و استراتیژی سەربازیەوە زۆربەی ینی پسپۆڕانی سەربازی وەروە ناوچەکە وڵاتانی عەرەبیەوەی تا ڕادەیەک بە ینی غێرم باشە ناڕاستەخۆ هاوسۆز بوون لەگەڵ داعشە پیان وە بوو ینی تا ڕادەیەک هاوپەیمانیی ڕانەگەێنرا هەیە لە نێوان کورد و داعشە بۆ پێی کە داعش ئەم جەبهەی ئەمانە لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەرێمی کوردستان نابوو هەرێمی کوردستان ڕوبەڕووی و هێرشی ناکبەست بەرگریەگەر ئەنی ئەو پلانە چی بوو کە داعش ئەوە هێرشی کرد لەسەر شەنگار و ئەو ناوچە کوردنشینانە بەڕای بەڕێز ئەمە وەکو ئێستا هەڵی استراتیژی خۆیان بوو یا بەرنامە بۆ ڕێژکراو بوو ئێستا خۆیان چۆن نبینەوە خۆی بەگوێرەی من خۆم هەندێک لە کەناڵە ئاسمانیەکان و لەلایەنە دیکە ئەمانەی کە باسی داعش کردووە مقابلە لەگەڵ داعشیەکان کردووە ئەڵێن کوردستان و هەرێمی کوردستان بە تایبەت ئەوەن ویلایەتی ئێمەی سیامینە بۆیە ئەمەن یعنی پرۆژەی ئەوەن هەیە هەرێمی کوردستان داگیر بکەن بەڵام ئێستا هەوڵدان یعنی وەکو تەجروبە ئایا ئەتوانن یاخود نەتوانن ئەمە وەکو هەوڵدانێک بوو وەکو تەجروبەیەک بوو بەڵام لە تەجروبەکەی ئەوەن شکستێنە هێنا دیارە هێزی پێشمەرگە و هێزی یەپەگە و گەریلا کورد نایڵن تجاری ئەو نزیکبوونەوەی لە داعشزانم ئەم هێرشێکی ئێستا کردووان وەکو جەناب شۆملایش ئەگەدار عنی لە کات و سادا هێزی پێشمەرگە ئەو ناوچانە کۆنتۆڵ بکاتەوە ئەوانی کە پاشەکشەی کردووە بەتایبەتی و باس شکل داعش زۆر زیانێکی زۆر گەورە بەدەستگەیشتووە لە ڕووی کوژراوە بەڕای بەڕاز ئێستا ئەو پلانەی ئەوان کە دەیان ناوە پەشیمانی لی چۆن بۆ پەلاماری هەرێمی کوردستان زانی چۆنە مەسەلەی ئەمان خۆی داعش هیچ کێشەی نییە داعش لەبەر ئەوەی ڕێکخراوێکی تەروریستە یعنی بەسەدان کەس بکوژرێت خەمی نییە وەکو ئێمە نییە وەکو کورد نییە کە بەڵێ ئەوەندە پێشمەرگەی شەهید بوو بەو شێوەی یان گەریلا و یان یاپەگا ئێستاوا چاوەڕانەکە ڕاپەڕی نییە بمەسەن ناوچە بۆی هەرێمی کوردستان و موسیش لەژێ دەستی دەبێت ئەوان بەو شێوەی ئەوە نەزانی چۆنە ئێستا خۆی داعش من حقیقەتی داعش بڵێم داعش خۆی کاکە وەکو چۆن کاتی خۆی حزبی بەعسی عەرەبی کە مێشە لە عەفرەق حزبی بەعس دروستی کرد حزبێکی قەومی بوو نەتەوە پەرست بوو بەڵام بە ئاڵای سۆسیالیست بە ئاڵای اشتراکیە ئێستش ئەم داعشە کە دروست کراوە هەمان حزبی بەعسی عەفلەقیە بەڵام بە ئاڵای ئیسلامی کاتی خۆ بە ئاڵای سۆسیالیزم بوو ئێستش بە ئاڵای لا إله إلا الله بە ئاڵای ئیسلامی بوو یعنی هەمان سیاسەتی حزبی بەعسە یعنی داعشی ئێستا و داعشی عەفلەق هەر یەکە یعنی ئەوە حسابەکە ئەبوو بەکر البەغدادی فەرقی نییە لەگەڵ میشل عەفلەق هەر یەکن ئەوەی دیکە بە ناوی بە ئاڵای سۆسیالیزم ئەما بە ئاڵای ئیسلامی بۆیە هەردووکیان فەرقی نییە هەردووکیان لە دژی کوردن هەردووکیان لە دژی نەتەوەکانی دیکن هەردووکیان نەتەوە پەرستن بوو نمرە ڕۆژاوای کوردستان لە ڕۆژاوای کوردستان ئێستش خۆیان ئامادە دەکەن بوو لە ناوبردنی یزدیەکانی لە عەفرین دوونی بینیم نووسینە لە ئینتەرنێت ئەڵێ گوندەکەیە لە سنووری عەزاز و عەفرین ناوی قەسەلی جندووە 3000 کوردی یزدی تەیە ئەبێ ئێمە لەبیر نەکەن یعنی ئەبێ وەکو شنگال بکەن یعنی ئەمڕۆ ئەوان دەزانن کوردی ئیزدی کوردی عەسەل و ڕەسەنن لەبەر ئەوەی کورد و عەسەل و ڕەسەنن ئەڵێن ئەبێ ئێمە ڕەسەنی کورد لەنەو ببن ئەمە ڕاستی ئەوانە لەبەر ئەوەی ئیزدەکان خۆتان ئەگادارن تێکاڵ نابن لەگەڵ هیچ کۆمەلگایەک تەنها هەر خۆیانن بۆیە پاک و تەمیز و ئەوان بجێماون ئێستا ئەم سیاسەتی ئێستا کە 700 کچی کورد
بردیان بۆ مۆسڵ و بەو شێوەی فرۆشتیان ئەمە یانی بڕاستی بوو لە ناوبردنی نەسەل و ڕەسەنی کوردیە. بەڵێ دەستە خۆش بێ ئەم تەوەرە زیاتر لە خایانەیە جۆگرانی عزیز و خۆشەویستی هێزگەی دەنگەلی کوردستان هەوڵ دەدەین لە بەشی دومی بەرنامەکەشماندا هەر سەیدا هۆزانە ئەفرینی چاودێری سیاسی میوانداری بکەین ئەم جارە لە بواری سیاسیە گفتوگۆ و توێژی لەگەڵا بکەین ئەوە نێماوەتەوە لەم بەشی یەکەمانە دووبارە سوپاسی سیدا هۆزە ئەفرینیەکەین کە ئەو کاتەی بۆ تەرخان کردین هیوادارین لە بەشی دومیشا لەگەڵمانە بمێنێ بۆ گفتوگۆ و توێژی زیاتر جۆگرانی عزیز و خۆشەویستی هێزگەی دەنگەلی کوردستان بەم شێوەی ئەڵقەی ئەم جارەمان کۆتای هات تا بەرنامەی سبەی شەودەینەوە خزمەتان بۆ بەشی دووەم هەموو لاکتان بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ.